لە ژێر دروشمی برایەتی و پێکەوە ژیان لە عێراق ئامانجمانە. هۆزی ئەلبوو مفەڕج بە هاوکاری بەڕێوەبەرایەتی کاروباری هۆزەکانی عێراق لە وەزارەتی ناوخۆ کۆنگرەی ساڵانەی خۆی لە کەرکووک بەست. سەرۆکی هۆزەکەش دەڵێت ئامانج لە کۆنگرەکە گرنگیدانە بە پتەوکردنی تەبای و پێکەوە ژیان لە شارەکەدا. بالنسبة للمؤتمر هو إعلان كركوك أنه مدينة التعاقي. ئامانجمان لە بەستنی ئەم کۆنگرەیە لە کەرکووک ڕاگەیاندن و پتەوکردنی برایەتی و پێکەوە ژیانی نێوان نەتەوەکانە لە چوارچێوەی پارێزگای کەرکووک بە عەرەب و کورد و تورکمان و پێکهاتەکانی تری شارەکە. دەمانەوێت لێرەوە ڕای بگەێنین لەگەڵ تەبایی و پێکەوە ژیانین دژی ململانەی مەزهەبی و نەتەوەین لە شارەکە و لە هەموو عێراق. دەشمەوێ بڵێم ڕۆڵی هۆزەکان لە عێراق و کەرکووک چەسپاندنی برایەتی و ڕەتکردنەوەی مەزهەب و نەتەوەی و دژی جیاکاریە لە عێراق و لە کەرکووکیش بەتایبەتی. لە سنووری پارێزگای کەرکووک بەدەیان هۆز و تیرەی کورد و عەرەب و تورکمان هەن و ڕۆڵی بەرچاویان هەبووە لە پتەوکردنی تەبایی و پێکەوە ژیان لە نێوان نەتەوەکان. بەڕێوەبەرایەتی کاروباری هۆزەکان لە کەرکووک ئاماژە بە هەوڵەکانیان دەکات بۆ چەسپاندنی پێکەوە ژیان لە نێوان نەتەوەکانی شارەکە. سەرۆکی هۆزی زەنگەنەش ئاشکرای دەکات هەوڵێک هەیە بۆ لێکترازانی هۆز و تیرەکانی کەرکووک. هۆزەکانی شاری کەرکووک لە هەموو پێکاتەکانە هیچ خلافاتێک نییە لە بینیانە، تەنها ئەوە نەبێ ئەو علاقاتە هەیە کە لە دێر زەمانەوە لە بینی هەموو عشایرەکان هەیە و ئیمڕۆ پەرەی پێدەن بۆ چەسپاندنی برایەتی بۆ ئەمن و سەقراری مەحافەزەی کەرکووک. کۆنگرانە هەموو لە لای من نەکرێت لە بەڕێوەبەری سەرۆکۆزەکەمان نەکرێت بە ئامادەبوونی سەرۆکۆزەکانی شاری کەرکووک تەنها. ئێستاچی ئەوە پەیامەکەەوە پەیامیان داوە پێمان ڕوونە. ئەستاچی ئیمڕۆ کۆنگرەیەکەیە لەم شارە ئەیکەن بەناو قەبیلەی ئەلبوو مفەڕەجەوە ئەمە ئەرزی عەزەڵاتە بۆ ئێمە دەریەکەن. ئێمە وەک سەرۆکۆزەکانی شاری کەرکووک ئێمە بەشداریمان نەکردووە لەم دانیشتنە، چونکە ئێمە وەکو کورد ئێمە بەشداریمان نەکردووە لەم هێنا لەبەرەوەی ئەمە شتێکی ناڕەوایە بەرامبەر ئەم هێناییکەن. ئەگەر بێت و شتێکە بۆ خۆیان بۆ خۆیان بیان کرداوی ئیجاب ناکە ئەم عالەمە هەمووی خڕەوەکەن. ئەرز عەزەڵاتێکە بۆ عالەم پیشانێدەن. ئێمە زۆرمان پێ ناخۆشە بۆ شتە لەبەرەوەی 5 ساڵ خزمەتی ئەم شارەمان کرد بێ فەرق و جیاوازی. پێچمەرگە لێرە بوو 1050 کیلۆمتر ئێمە کەرکووکمان پاراست بێ هیچ فەرقێک و جیاوازی خزمەتی ئەو پیاوانەمان کردو. هەموو کاتێک لە هەوڵدانی ئەوە بووینە ئەمان کە شتێکیان بووە کەسێکیان گیرا بێ لە ئاسایشمان یا لە پاراستنمان ئێمە هەڕامان کردو، هەوڵمان داوە، بەریانمان داوە، بەڵام ئەوان زۆر بەداخەوە ئەو کارێکەوە ئێستاچی ئەیکەن بەرامبەر ئێمە زۆر خراپن. لە ماوەی ڕابردوو بە تایبەتی دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر چەندین جار سەرۆکۆزەکانی شارەکە هەوڵەکانیان خستەگەڕ بۆ ئەوەی ڕێگری بکەن لە هەڵگیرسانی شەڕی مەزهەبی و نەتەوەیی، ئەوەش تەنها لە پێناو پاراستنی تەبایی و پێکەوە ژیانی نەتەوەکانی شارەکە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.